سڵاو ڕێز بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە بەرنامەیەکی تایبەت بە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە لە خزمەتێوەی عزیز و خۆشەویستین. هاوڕێیانی خۆشەویست لە بەشی ئەمڕۆی بەرنامەی تایبەتماندا بە میوانداریەتی لە هاوڕێ ژیان زولفەقاری ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە لەگەڵێەوەی عزیز دەین. کاک ژیان ئەم کاتتان باش؟ کاتێکتان باش کاکتالب. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان لە بەرنامەیەم ڕۆماندا و بەخێر بن. زۆر سپاس دەکەم، منیش زۆر سپاس چێواکەم کە ئەم دەرفەتان بدا لەم بەرنامەدا بەشدار بووم. زۆر سپاس دووبارە بەخێراتنەوەکەم. هاوڕێ ژیان دووبارە زۆر سپاس بۆ بەشداری لەم دیدارەدا. دەکرێت پرسیاری یەکەم بفەرمونون هەلومەرجێکی کە کۆمەڵەدا تێدا پێکات واتە بارودۆخی کۆمەڵایەتی و سیاسی لەو کاتی ئێراندا بە شێوەیەک بۆ لە کوردستان. کاتا بەلەوە جوابی سوالی جەنابتان دەمەوە پێم خۆش بوو لێرە لە ڕێگەیەوە پیرۆزبایی خۆماراستەی بنەماڵەی سەربەردی یان بەختوانی ناو ڕێزەکانی کۆمەڵەوە هەروە کاد و پێشمەرگەکان بکەم. لە جوابی سوالەکەی وەی شامێ بێ بڵم بڕاستی کۆمەڵە لە هەلومەرجێکا پێکات کە ئەو دەورانە زمانی سەڵتەنەتی پەهلەوی کە حکوومەتێکی استبدادی وە زاڵم بوو کە دەسەڵاتی بوو کە مردمی لە وەختەدا زۆر تینووی ئازادی بوون بەڕاستی لەو هەلومەرجەدا بوو کە جەماعەتێکی دانیشتوو لە زانکۆکانە کە ئەکسەریان ئینسانایەکی چەپ و ئازادی خواز بوون لە فکرێوا بوون ڕێکخراوێک پێک بێنن کە بۆ ئەوە کە ئەو خەڵکە ناڕازیە کە لە هەم لە کوردستان لە ئێرانە کە ناڕازی بوون لە لێ ڕژیمی بۆشە سەڵتەنەتی بوون سازمانیان بن و ڕێیان بخەن کە ئەوە بوو کە ڕێکخراوێکیان دروست کرد کە ئەو ڕێکخراوە لە دوایە کۆمەڵە ناونریا لەو هەلومەرجا بوو کە بەڕاستی کۆمەڵە بنەڕەتی نریا و فعالێتی خۆی لەو وەختا بە وەسیلەی ئەو دانیشتووگەریە ئەو کەسکەی ناو زانکۆکانی ئێرانەوە ئەو دانیشتووە کۆمونیست و چەپگەرە بوو کە بنەڕەتی کۆمەڵە بنەو نریا لەو وەزیەتا بوو. زۆر سپاس هاوڕێ ژیان. کۆمەڵە ماوەی زیاتر لە 9 ساڵ بە شێوەی نهێنی و بەبێەوەی خۆی وەک ڕێکخراوێکی خاوەن ناسنامە ناسان دەبێت خەریکی کاری سیاسی و ڕێخستن بووە. پێمان خۆش بزانین چه تایبەتمەندیە گوای کرد کە کۆمەڵە دوای ئەوە دەست دەکات بە کاری عەلەنی و خۆی بە جەماوەری خەڵک دەناسێنێ و زۆر زوو جەماوەری دەبێتەوە لەبارەیەوە. بەڵێ بەڕاستی کۆمەڵە هەر لە سەرەتای هەڵسوورانی خۆیەوە کۆمەڵی کەسایەتی خۆشناو لە کۆمەلگای کوردستانی جەذبی ناو خۆی کرد و هێنای ناو خۆی و ئەو جەماعەتە کەسایەتیە خۆشناوە کە پایەکی ئیجتیماعی و خۆشناو بوون لە ناو کۆمەلگای کوردستانە دوای لە ئاشکرابوونی کۆمەڵەدا ئەوانیش بە بەشی خۆیان توانیان خەڵکانێتر خۆشناو و چەپ بێنە ناو ڕێزەکانی کۆمەڵە و هەروەها کۆمەڵە بە ئەوە کە مبارزەی چینایەتی لە کوردستانە هێنایە ئاستێکی سیاسی و دوایەوە کەسایەتی کرێکاران و هەژارانی توانی بازم هینیان بکات لە کەسایەتی بیان تێنێتە ناو هینێکی سیاسیە و لە دوای ئەویش بە تایبەتی مبارزەی ژنان ئەو توانی ئەو دووشتە بوو کە ئەو چەندشتە بوو کە توانی کۆمەڵە زۆر ناو خەڵکە جێگە بکاتەوە و بێسڵا بتوانێ چۆن بڵم یەک تریش کە من لێرە ئشارە پێکەم کاتە ئەو بوو کە
کۆمەڵە بەوانە وا باتم باردەی ژنانەوە مەسالی چینایەتی و مەسلەی نەتەوایەتی لە کوردستانە بەرز کردەوە ئەوە بوو حتا ئەوە لە خەباتی ژنان لە ئاستێکی بەردی سیاسی و هێنای ناوڕێزی پێشمەرکانی خۆشی کۆمەڵە فقط بەوە خۆی نەبەستەوە کە فقط بە خەباتی پێشمەرگانە لەنا ئەو فقط ڕامە مبارزەی خۆی ئدامدا بەڵکو بە خەباتی جەماوەری پەرەدان بە خەباتی جەماوەری کە کۆمەڵە بەڕاستی بۆ بەهێزکردنی و خەبات جەماوریە کۆشی زۆری کرد و وە شۆڕشی زۆری کرد ئەوەیش دانێت لە تایبەتمەندیگە کۆمەڵە هاوڕێژیان کۆمەڵە وەک کارکتەرێکی سەرەکی لە بزوتنەوەی شۆڕژێڕانەی خەڵکی کوردستان لە دەوری کاریگەری گێڕاوە ئەو ئاڵوگۆڕانە چین کە بە هۆی ئامادەگی ئەم ڕێکخراوە لە کۆمەڵگای کوردستاندا ڕوویانداوە پێش هەموو شتێک ئەبێ بڵم کۆمەڵە توانی پرسی چینایەتی کاتی گفتمانێکی سیاسی لە کوردستانە وە کەچایەتی بەخشە بە خەڵکی کرێکار و هەژار ئەوانش پێشتی شارم پێکرد دواتر توانی پرسی ژنان بێنێت ئاتی بەرزتر و بیان کاتە هەڵتوراوە سیاسی و وەروای باتم بیان تێتە ناو ڕێزی خۆیەوە ناو ڕێزی پێشمایەتی خۆیەوە و ئەوەش کە توانی خەباتی جەماوەری پەرە پێبدا فقط خۆی نەبەستێتەوە بەو مەحوەری پێشمەرگایەتی خۆیەوە فقط مەسایلی نظامی و فقط ئەوە لە بەچاو بێت بەشکە بەڵکو ئەو خەباتە جەماوەریەکی لە بەچاو بوو و هێزی پێدا زۆر ڕاستە بڵێ ببوورە هاوڕێژیان کۆمەڵە بۆی لە داهاتوشدا بتوانێت ئابە و شێوەیە داینەمۆی حرەکەتێکی بەرینی جەماوەری بێت دەبێت چ بکات بەڕایەوە من پێم وابێ وێڕایە کە کۆمەڵە دژایەتیکردن لەگەڵ ستەم و زۆر مەکات ئەوە کە شتێکی ئاسایی و کە بێ بیکات ئەبێ کۆمەڵە خۆی نوێ کاتەوە لەگەڵ زەمان پەرۆ پێش بچێت ئەبێ سای بکە ژنان و پیاوانێکی زۆرتر بەخصوص تیپی جوان بەخصوص لاوانی خەباتکار بێتە ناو ڕێزی خۆی بەنەزەم کۆمەڵە لە وەختێتی کە خۆی نوێ کاتەوە خۆی تازە بکاتەوە کۆمەڵە هەم پتانسیل و هەم ئستعدادیەوەی هەیە و ئەوەش نیشانداوە کە پێشتر و لەم سەردەمەی کوردستان وێراندا بەنەزەم کۆمەڵەشە پەلە بکا لەما پەلەتکا کە بتوانێت زۆرتر نیرویکی تازە نیرویکی جوان و هێزێکی تازە بدا بە حزب و سازمانەکەی و ئەوەش وتم کۆمەڵە ئەو پتانسیل و ئستعدادەی هەیە و ئەتوانێەوە کارە بکە و بەنەزەمەوە شتێکی مهمە کۆمەڵە ئەبێ قامی جدیتری بۆڵگرێ و خۆی لەگەڵ زەماندا هاتوو بکە ئێمە دیارە ئێمە بە گوزەشتەی خۆمانە میشە افتخارەکەین و گوزەشتێکی پڕ افتخاریە کۆمەڵە ولی ئێمەش نابێت لەو جێگەی خۆمانە بێتش بەرەو پێشتر بچین بڵێ بفەرمون نەخێر فەرمونێ هاوڕێژیان پرسیارێکی ترەوەی کە کۆمەڵە هەم خەباتکارێکی بواری خەباتی چینایەتی بووە و هەم لە بواری دابینبوونی مافە ڕەوا پێشێلکراوەکانی خەڵکی کووردا خەبات دەکات ئەم ڕێکخراوەیە چۆن توانیویەتی لە هەردوو بواری چینایەتی و نەتەوایەتیدا کاریگەر بێ ڕۆڵی ببێت و دەور و نەقشی ببێت و هەردوو زۆر لە خەباتەکە پێکەوە پێش ببات بەنظرم کۆمەڵە بە سیاسەتێکی دروست و مەسئولانە توانی هەم بە خەبات بۆ ڕزگاری لە ستەمی چینایەتی تەرخامکە و هەم ئەوە بۆ لابردنی ستەمی نەتەوایەتی یعنی کۆمەڵە زۆر مەسئولانە زۆر درست ئەم دوو مبارزەی چینایەتی و مبارزەی ملیە وەک لە یەک وەزنا بۆ خۆیدانا هیچ کایم بەسەر هیچ کامترا فەرز نەدا هەرکی بۆی مهم بوو و هەرکی بۆ هەردوو کیشی سعی و کۆشش و شۆڕشی کرد بۆیە بە نەزەری من ئەمە بوو کە توانی لە ناو جامعەی کوردستانیشە خەڵکانی زۆرتر بکێشێتە ناوخۆی ئەوە کە ئەم دوو شکلی مبارزە هەم چینایەتی و هەم ملی بە یەک کۆبکە و هیچ کامیی
بەسەر ئەو داینترا فەرد دەداتەوە. ئەو شتە بوو کە بەڕاستی زۆر مەسئولانە و دروست کۆمەڵە بەرخۆردی کرد و بەرەو پێش چوو. بەڵێ زۆر سپاس بۆ جەنابتان هاوڕێژیان. لەمبارەیەوە پرسیار زۆرە، بەس ئێمە میوانی تریشمان دەبێت هەر لە ئەڵقە بەرنامانەی تایبەت بە 26 ڕێبەندانە بۆ ڕۆژی کۆمەڵە. بۆ من پرسیارێکی زیاترم نیە، ئەگەر خۆتان وەک دوا قسە بتانە ئاماژە بە شتێک بکەن فەرموو. مێردۆست باستانەکەم بۆم دەرفەتە و هەروە دووبارەش پیرۆزبایی 26 ڕێبەندە لێوەی خۆشەویستی هاوکاران و هاوڕێیان لە تلویزیۆنی کۆمەڵەوە. زۆر سپاس بۆ جەنابیشت. سپاس بۆ هاوڕێژیان زوڵفەقاری ئەندامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵە کە لە بەرنامەی ئەمڕۆی بەرنامەی تایبەت بە 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵا لەگەڵ ئێمەدا بوو. زۆر سپاس بۆ ئێوەی بینەریش کە تام کاتە بینەری بەرنامەی خۆتامون. زۆر سپاس و تا بەرنامێکی تر ماڵەوە.